لە یەکەم ڕۆژی بادانی 50 قوفڵی دەرهێنان و فرۆشتنی نەوت لەلایەن دەسەڵاتدار و دەستڕۆشتەکانی هەرێمی کوردستان لە ساڵی 2008 ئیتر ژیان و گوزەران و بازاڕ و کەسابەتی خەڵک بە تەواوی دەکەوێتە بەرمەترسی و تا 6 ساڵ دوای ئەو قوفڵە بادانە ترسی خەڵک بووە حەقیقەت. بەغدا بوجێ هەرێمی کوردستانی بڕی و سەرانی ئابووری سربەخۆش نەک هەر نەیانتوانی بوجێ هەرێم لەو نەوتەی 12 ساڵە دەری دەهێن و دەیفرۆشن دابین بکەن، بەڵکو بەپێی ئەو داتایانەی ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری کۆمەڵ لە بەغدا بڵاوی کردوونەتەوە تا ساڵی 2016 هەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستان 5,000 دۆلار قەرزی کەوتۆتە سەرشان و لە ناوەڕاستی ساڵی 2020 بڕی قەرزەکە بەرز بووە بۆ 6,500 دۆلار. نەود لە بریەوەی ببێتە سەرچاوی خۆشگوزەرانی و هۆکاری ئاوەدانی بووە هۆی نەهامەتی و برسێتی و قەرزداری و هەڵکشانی ڕێژەی بێکاری و برسێتی و تەنانەت هەر ئەو دەسەڵاتە ئێستا بە 3 مانگجارێکیش توانای دابشکردنی موچەیەکی نییە. زانیاریە کە ئەحمەدی حاجی ڕەشید لە ساڵی 2016 بڵاوی کردوێتەوە دەڵێ هەموو قەرزەکانی هەرێم هی دوای ساڵی 2009 کە دەست کراوە بە گەڕان بە دوای نەوتدا و سوودی قەرزەکانیشی ئێجگار زۆرە و ماوەی دانەوەی قەرزەکەشی زۆر کورتە و کەسیش نازانێ بۆچی ئەو قەرزانەی کردووە و سوودەکانیان چەندە. لە ڕۆژی 9 شوباتی ساڵی 2016 کە ئەو کات بڕیاردەری لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە، ئەحمەدی حاجی ڕەشید بەراوردێک لەسەر دۆسیەی نەوت لە نێوان هەولێر و بەغدا دەکات و دەڵێ کەس نازانێ حکوومەتی هەرێم مانگانە چەند نەوت دەفرێشێت و نرخی بەرمیلێک نەوت چەندە و بۆچی داهاتەکەی دەچێتەوە بانکی کوردستان و کەسیش نازانێ دۆلارێک بە چەند دەگۆڕێتەوە، جگەلەوەی پەرلەمانیش ئاگای لە نییە و حکوومەت خۆشی 5 مانگە موچەی فەرمانبەرەکانی نەداوە. هەر لە چوارچێوەی شکستی پرۆسەی نەوت و غازی حکوومەتی هەرێمی کوردستاندا تا ئێستا چەند سکاڵایەکی بە کۆمپانیەکان دۆڕاندووە کە دیارترینیان سکاڵایەکی کۆمپانیای دانەغازە کە لە 19 تشرینی دووەمی ساڵی 2015 لە حکوومەتی هەرێمی کوردستانی بردەوە و لە بەرامبەرشدا حکوومەتی هەرێم ناچار کراوە کە بڕی 1 ملیار و 980 میلیۆن دۆلار بداتە کۆمپانیای ناوبراو. بۆیە دیسان لە مانگی شوباتی ساڵی 2016 ئەحمەدی حاجی ڕەشید لە ڕێی لاپەڕی تایبەتی خۆی لە فەیسبوک دەڵێ لەگەڵ ژمارەیەک پەرلەمانتار و توێژەر و ڕاگەیەنکار عوداڵی ئەو پارانن کە هەرێم لە فرۆشتنینەوەدا دەستی کەوتووە، بەڵام هەرچەند بۆی حساب دەکەین بڕێک لە پارەکەی دیار نییە. خراپترین سیفەتی ئەم حکوومەتە ناشەفافیەتە. هەر کات ڕوونکردنەوەش دەدا قەناعەتی تەواوت بۆ دروست دەبێت کە زانیاریەکانی ناتەواون و گومانی زیاتر لا دروست دەکەن. لە کۆتاییشدا ئەحمەدی حاجی ڕەشید لە هەمان کاتدا دەڵێ پێدەچێ ئەو پارەی دیار نەماوە هەمان ئەو بڕەبێ کە دۆڕاندوێتی بەداناغاز، بەڵام لە ڕووی نایەت باسی بکە. سەبارەت بەو کێشە بەردەوامانەی لەسەر ڕادەستکردن و نەکردنی نەوت و ناردن و نەناردنی بوجە و ڕێکەوتن و نەکەوتنی هەولێر و بەغدا هەیە. بە چەند ئەڵقەیەک لە مانگی شوباتی ساڵی 2016 ئەحمەدی حاجی ڕەشید لەژێر ناونیشانی حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم کامیان ڕاست دەکەن، باز لە هەرێم دەکات و دەڵێ هەموو تاکێکی کورد چەندین جار گوێی لە چیرۆکە ناڕاستەکانی هەرێم بووە کە بوجە بڕا بەبێ ئەوەی هۆکارە ڕاستەقینەکە باز بکات و پشکی پێشمەرگیان نەدا بەبێ ئەوەی بڵێ چۆن و بۆچی. هەرێم پابەندە بە ڕادەستکردنی نەوت بەبێ داتا و زانیاری ورد و ڕاستەکان حکوومەتی فیدراڵ هەرێم مەحروم دەکات لە قەرز بەبێ ئەوەی بۆ خەڵکی ڕوون بکاتەوە کە پارەی 42 بانکی سەر بە بانکی ناوەندی دەستکاری کردووە و دەری هێناون و بەکاری هێناوە.